بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الظالمين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. خۆشەویستان و ئازیزانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. لە چەند ئەڵقەیەکی زۆر تایبەت لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەمەوە. ئایا ئەو شتانەی کە لە لای خەڵکی و لە لای بەندەکانی خوا گەورەیە، موهیممە، پڕە لە جەوهەر، ئایا لای خۆی گەورە وایە؟ ئەو شتانە چین کە لای خۆی گەورە زۆر زۆر گەورەیە و هەندێ جار تەسەورە بچووک و عەقڵە کەم دەرکردووەکەی ئێمە و ئەزانێ ئەو جۆرە ئیشانە زۆر بچووکە و هیچی تیابەسە نییە. ئەو خێرانە چین لای خۆی گەورە زۆر زۆر بڵند و باڵا و پڕجەوهەرە و لای ئێمە کەم قابلیات و فرامۆشکرا و سیر نەکراوە. ئەو گوناهانە چین و چ جۆرە گوناهێکن کە ئێمە گیرۆدەیان بووین ڕەنگە غەزەبی خوا، تووڕەی خوا لەژێر یەکێک لەو گوناهانە خۆی شارد بێتەوە کە ئێمە قەت تەسەوریەوە نەکەین بەهۆی گوناهێکی واوە خوا غەزەبمان لێ بگرێ، بەهۆی چاکەیەکی ئاوا بچووکەوە خۆی گەورە عەفومان بکات. لەبەرەوە پێم خۆشە لەم زنجیرەیە، لەم دوو ئەڵقەیە سێ ئەڵقەیە باسی ئەو چاکە و خێر و خراپانە بکەین کە ئێمە فرامۆشمان کردوون، کە ئێمە بە بچووک سەیریانەکەین. هەندێک بەسەر هاتوو، هەندێک ئەزمونداری ئەم بوارە و هەندێک لەوانەی کە زۆر جوان ئەم شتانە حاڵی بوون چاوپێکەوتنیان لەگەڵاکەین. لەگەڵ ئێوەی ئاز و خۆشەویست مشارەکە و بەشداریکی جددیەکەین تا ئەوکو ئەم خێرانە بگەڕێتەوە ناومان، تا ئەو شتانی کە خوا خۆشیەوێت تا ببینە خۆشەویستی خوا لێیان نزیک بینەوە، تا ئەو شتانی کە گوناه و سەرپێچی خوای گەورەیە و لای ئێمە زۆر بە ئاسایی ڕۆژانە سەدان جار و هەزاران جار ئەنجام بدرێت، ئەم جارەیان فرامۆشیان نەکەین و وابزانین کە ئەمە گوناهێکە خوا غەزەبمان لێگرێ لەسەری. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان ئێمە لە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویستان. کە موریدی حەق بوویت لابودە ئەبێت قەلبت بپێکرێت، ئەو کات بە زیکری خوا بیلاوێنە، لە شەوی حەڵقە بیسازێنە، هەرگیز لە فەقری ڕێی خوا دەرنەچیت، هەچ کات خۆت بە نەبوو نەزانی ئیتر بوو نەبیت، هەچ کات ئەلفی ئەنانیەتی خۆتی بینی تا ساوی دەستی نەفسی بەدکارە بیت، کوژراوی تیری خەتا بیت، وەرە و لەم نەفسی بەدکارە دەرباز بە، هەتا چاکەت بە چاکە بێ و خراپە لەسەر ڕێت تەرە بێت. حەزم کرد زۆر کە دیدارێکی تایبەت لە خزمەت مامۆستا عەبدوڵڵای مەوڕەیە ئەنجام بەم. جنابیان ئەهلی الحەمدوللا مزگەوت و تاعاتی خوا و هەر بە منەماڵە لە خوا بەزابێ ئەمە دەبیان بووە. پێم خۆش بوو بڵێم مامۆستا عەبدوڵڵا، سەرەتا خێر لای تۆ چیەکەیت؟ بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. خير لاي من مشروعك نأم سري ديارة نأو سري ديارة إما زور جار حساب بو أو أكين كابرا مزقوتي كردو خواي يقولوا لي قبول كاما خيرش يقولي يا برديش كردو بلا ما أوي قسكي كتايا هر خير أو بلاقي جوجنتو هر خير أو جروبي كي بوكرت هر خير
ئەوەی تۆزی ئاو بەلوعەیەگەیت بۆی ئاوەکە زیانە ڕۆ هەر ئیتر ئەمانە حساب بکە بە وردی هەمووی هەر خێرە نازانی کامیان پلەپایی بەرەسە بە پێی نیەتەکەت لەوانەیە مزگەوتەکە کابرا خوا نەخواستە بۆ دنیایەکە بێت لی قبول نەکرابێ بەڵام پلاکوژانەکەیەمی کە بۆ خواکردبی لی قبول و زۆر گەورەیە یا جاروەیە کەلیمەیەکی خێر کابرا دڵی ناخۆش ئاچی بە سوحبەتێکی شەرعی خۆشی بۆ ئەەکەیت ناخۆشەکەی لەسەر لا ئەبێ كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء يا جاري وهي كابرايك ناڕەحەتێکی لەسەرە تۆ شوێنی ئەکەویت ناڕەحەتەکەی لەسەری لا ئەبێ یا هەوڵی هەر هەوڵەکەی تو خۆی خێرە ئەگەر لەسەری تیشدا نەچێ یا کابرا بە قسەکەی دڵشی خۆش نەبێت تۆ ئیشەکەی خۆت تێ کردووە کابراایەک ئەپارەت وڵی خوای ڕەحم بە هەموو مسڵمانان بکەی خۆ ملیار و نیوە 2 ملیار مسلمان هەیە 2 ملیار خێری بۆ نووسە بە نیو بە 2 سانیە وایە بە 2 چرکە کە بە 1 کەلیمە خوای ڕەحم بە هەموو مردووی مسلمانەکەی لەگەڵ مردوەکانی خۆشمانە بەم کەلیمەیە تۆ لە چەند میلیارە 4-5 ملیار مسلمان مرد بێ 4-5 ملیار خێری بۆ ئەنووسێ کە ئەمە هیچی تێ ناچێ یا زەرعاتێکەکە ما من مسلم يغرس غرسا أو يزرع زرعا فيأكل منه طير أو إنسان أو بهيمة إلا كان له به صدقة هركس النمام يبروينه يا زرعات يبكى تو يبكى إنسان اللي إخوة إنسانك كافر يا مسلمانة هشتي هي يا جاندارك يا تيري اللي إخوة همو جاري اللي إخوارنيكي خير والصحابك يجي أبي أمر دواني كمردون بتاوتي خلق هذا كان كيس مردون خوا يقولوا له قولها الخوش به شي خيري كان بوبشة كتأسجنا ما كان هر بردوامه بەردەنوێژەکانیان کانی پاکردنەوەکانیان قسە باشەکانە کە کردویانە بۆ گەنجەکان کەواتە مەجای خێر مەجارێکی ئێجگار زۆر و فراوانە کە ئینسان ناتوانێت بخۆ من ئێستا گەر یەکێ پێم بڵێ دا دەفتەر بێنەوەی کە مزگەوتەڵێم نیمە ئەیبیتیانیەوە زۆر بەمان نیمانە بەڵام بڕێکاکە دەبڵێ الحەمدوللا ئەتوانم بڵێم وەڵا ناتوانین بڵێم دەکا قسێکی جوان بکە دەنە سەحەتی نەخۆشیە بکە بچۆ سەردایی نەخۆشیە بکە بچۆ کابرای ناڕەحەتێکی لەگەڵیا بڕۆ خۆ ئەگەر چاکیش نەکێت تو هەر لەگەڵ ڕۆژنەکەدا خێرە پێغەمبەر فەرمووی سەڵام لەگەڵ کەسێکا بڕۆم ئیشەکەی بۆ جێبەجێ بکەم پێم باشەی لەوەی کە مانیەک لەم مزگەوتەیە کە چەندە خێرەکەی گەورەیە عیبادەت بۆ خوا بکەم کەواتە مەجاری خێر مەجارێکی ئێجگار گەورەیە هەر لە بەردەمی مزگەوتەکەتە کاغەزی هەڵگرە بخەرەوە ناو ێرەکەەوە بە کابرایە برێکاکەژیان ئەو سای لە ڕەنگە بارڕی خەڵکەکە نەگری هەر سارەکەت خۆت هێراوتە مزگەوتە ناز دوای بیرەکەوت لایەبی هەمیان خێرە ئەمانە کەواتە مەجاری خێر خوای گەورە لە ئێمە و لە هەموو مسلمان قبولکە خەڵقێکی زۆر دەسیتایەتی زۆر بە بەردەوامی ئەم کەسە یەک کەلیمەیە ڕسمێگەگرێ ئەوێم هین بکات ئەمە بۆ چییە بۆ ئەوەیە دەنگی کەلیمەیەکی باش لە یەکی وەردووە بیگەینە بە عالەمی ئیسلامی ئەمانە هەمی خێرە ئینشاءالله هەمووی خێر ئیشاڵە لەسەر نیەتەکەتەوە نیەتەکەش خێرەکە گەورە ئەکا یا پشوشەکاتەوە زۆر عادەت هەیە عادەتە بە نیەتەکە خۆ بۆ دەکا بە عیبادەت بەڵام زۆر عیبادەت هەیە عیبادەتی گەورەیە بەهۆی نیەتەکەت خۆ بەکاتەوە بە عادەت نایکا بە هێنێکی گەورە کەواتە مەجای خێر ئەگەر خوای گەورە لێمان قبوڵکە ئیشاڵە ئێجگار زۆرە ئێجگار دەرگایەکی فراوانی زۆری هەیە ئەگەر دانیشی کۆمەڵی عالمی گەورە کۆمەڵی خەڵقی کۆمەڵناس کۆمەڵی خەڵقی سیاسی کۆمەڵی خەڵقی دانیشی باسی بکە هەر ئێجگار هیچ مەجارێکیش نیخی سیاسیەکان ئەتوان هەزارها خێر بکەن ئەوانی لە پەروەردەیان ئەتوان ملیارەها خێر بکەن ئەوانی لە سەحایان عینش ئەتوان هەزارها خێرکەن کە ئەمە هەر بەبیریشانە نەهاتووە بەڵام تۆ ئەو ڕۆژە کە هەستای نیەت بێن بڵێ خوایە ئەمڕۆ بۆ تۆ هەرچێکەکە بەخێر نووسە ئینشاءالله بەڵام بڕی بۆ لە بەرخاتی وڵاتەکە و لە بەرخاتی شەکر ئمە وڵاتەکە بە ئاوانەکەن و هیچ خۆشتێکی خێرە بەڵام نیەتەکە بۆ خوا بێ خوا هەموو هەنگاوەکانی بەخێر بەحسابەکە ئینشاءالله یەی بۆ جومعە هەنگاوەکانە بەحسابەکە ئەگەڕێیتەوە هەنگاوەکانە بەحسابەکە چ جای ئەوە چ کەلیمەیەکی باشی وتووە نوێژەکەوتیان بە دڵسۆزی کردووە ئەم مەجالانە کەواتە مەجای خێر ئەگەر خوای گەورە لێمان قبوڵکە ئینشاءالله و نیەتەکانمان پاک بێ و بە ساخی بۆ ئەوی بکەین ئینشاءالله زۆر مەجارێکی فراوانە لە هەموو لایەک و خێر ئەبارێ مەگەر خۆمان لێی لاین ئەنارەکە خێرەکە خۆی ئەبارێ هەر لانەچی خۆی خێرە ڕۆشتن ئەچی بۆ لای نەخۆشیەکی بۆ لای خزمێ بۆ لای سیلە ڕەحمێ بۆ دەرسێ بۆ دەورێ بۆ بەرنامەیەکی باش بۆ کەلیمەیەکی باش خزمەتی درەختێکەکەی خزمەتی ئاوێگەی بە درەختێک ئاوەی بە جاندارێک
پەچی کەوتووە ئافرەتێکی خراپەکار خوای گەورە لێی خۆشە بێت لەسەر شێوی تۆزی ئاویاوە بە سەگێک بەس بۆچی بۆ خوا لە هەموو ئەو تاوانەی پێش و خۆش بە تۆ لەگەڵ خۆیەکە معاملەکەی ئەوە ئیشەکانێتی ئەم ئیشە چکۆری چەند بۆ گەورە کردووە کابراش هەبوو لە ناو غەزارە برینار بووە تەحملی نەماوە خۆیەوە بەسێنەکە کوژرا خۆی کوشتووە ئەمە حساب ناکرێ بەڵام ئافرەتەکە کە ئافرەتێکی فاحش و خراپەکار بووە پێی ئەچێتە باش لەبەرەوەی ئەم تۆز ئاوە یا بەسەی خۆسەگە بشتۆ پێیان نیە ئاخر داوە دوای نوێژە فەرزەکان کە نوێژی فەرز ئەنجام بدرێت مسلمانان نوێژی سونەت ئەنجام بدەن ئەم نوێژە سونەتانە زۆر تەرتیبێکی جوان هەیە کە ئێمە بیگرینە بەر بۆەوەی کە ڕێ لە خەڵک نەگرین کاتێکە ئەوێ نوێژی سونەت نەکا یاخود نوێژە سونەتەکەی کردووە و ئەوێ بچێتە دەرەوە ئەوی شەوەیە کە هەر کەسە لە شوێنەکان نوێژ نەکا بۆی هەموو ڕێەکان بگیرێ بۆ نمونە هەروکو چۆن ئەم خەتانە ئاوا بەڕێکی دانراوە بۆی خەڵک لەسەری ڕابوەستێت تا نوێژە فەرزەکەی و سونەتەکانی بکە هەر بە هەمان شێوە یەک خەتی ڕێکیش بۆ دواوە هەبێت بۆ نمونە کۆمەڵی خەڵک کە نوێژی سونەتەکە ئاوا بە ڕزیەکە نوێژ بکەن کۆمەڵێک تر ئاوا بە ڕزیەکە بۆی بینێک لەو نێوەندەیە بمێنێتەوە تا خەڵک بتوانێت لەو ڕێگەیەوە بچێتە دەرەوە هیوا هەیە زۆر پەلەیەتی چکە دقیقەیەک 6 چرکە زۆرە بۆ ئینسان جاری وایە لە 6 چرکە کەسێک مناڵێک لە خنکان ڕزگارەکرێت لە 6 چرکە تۆ سیارەکەتیپی ئیش پێیەکی فرێ شوێنێکەکەوی لە 6 چرکانی لە دقەیەکە شت زۆرە گۆڕێ لەبەرەوە ئەو کاتانە ڕاستی خێری زۆر گەورەیە کە ئێمە بیهێڵینەوە بۆ خەڵک و خێری زۆر گەورەمان دەستەکەوێت لەو شتانی کە ئێمە زۆر بە بچووکێ بینین بەڵام زۆر گەورەیە یاڕێ لە کەسێک نەگری کە لە ناو مزگەوتەکە ئەوێ بچێتە دەرەوە ئیشێکی خۆی هەیە لەبەرەوە بیر لەوە بکەینەوە ئەم خێرە گەورانە هەرچەند لە ڕواڵە تا زۆر بچووک دەرەکەوێت ئەنجامیان بین لەسەر یەک خەت بۆ دواوە یەک خەتی تر بۆ دواوە یەک خەتی تر بۆ دواوە بەڵام بینێک بهێڕێتەوە بۆ نوێژە سونەتەکان کاتۆر ئێمە پێمان خۆشە بڵین دکتۆر فاروق لە هەمتر لە عیادا هەمتر لە زانکۆ لە ناوەندە کۆمەڵایەتێکی ناو شاری سلەیمانیا جەناب ماشەڵڵا زۆر پڕی لە زۆر شتا و بەتایبەتی هەموو جاروتومە کە دکتۆر فاروق ئەگەر پرسیاری لێ بکەی جارێ یەکەم شت کۆمەڵێ شعری زۆر جوانی نالی کە ڕەنگە دیوانەکەی زۆربەی زۆری لەبەر بێت ئەمە خۆی بۆ خۆی شەوقێکە یا بە دانیشتن لە خزمەتی دکتۆر فاروقا ئێمە ئەم باسوخواسی ئەمڕۆمان ئەو خێرانی کە نادیارە ئەو چاکانی کە بچووکە خەڵک بە بچووک سەیرێکا بە زۆر گەورەیە ئەو هەڵە و تاوانانی کە گەورن کەچی بە بچووک لە نەزەری خەڵکا بینرێت چ تەسیرێکی خراپی هەیە ئێمە چۆن بڕوانینە نیەت باشی چۆن بڕوانینە دڵ چۆن بڕوانینە ئەوەی کە دڕاگرتن لە عەرەبیا پێوترێ جەبر الخەواتر ئەم کارە جوانانە چۆن هەڵسەنگێنین چۆن دەستکاری دڵەکانمان بکەین زۆر سپاستانەکەم ئەوەی کە ڕاستی بێ و من خۆم جێبەجێ یەکەم هەموو بەیانیەکە هەڵەسم ئەڵەم خوا ئەم ڕۆژەشی پێبەخشین جا ئەوە ئێمە هەموو ئەمانەتین و هەموو ئەندامەکانمان لێپرسراوە لەو دنیا و لای خەڵکیش گەورەترین ئەندام یەکەم ئەندام گەورەترین ئەندام کە زۆر محاسە بکرێت دڵە و دڵیش لە کوردەواریە ئەنواع وشەی جوان و خۆشی لەسەر داهاتووە ئەڵێ مەسەلەن دڵی پاکە دڵ سۆزە دڵی گەرمە بۆ کوڕێکی گەنجەڵێن وانە دڵی داماوە دڵی گیراوە وانە بێ دڵە فڵان کەس عاشق نییە شتێکە زۆر وشەی کە هەیە لەسەر دڵی نەرمە دڵی ڕقە وشەی زۆرەیە لەسەر دڵ و نالی مەسەلەن کە باسی ئەوە کات کە دڵ تەسلی بکەیت ئەڵێ مرۆڤی باش ئەو مرۆڤەیە کە گەنجینەی نێو سینە پاکە وەکو ئاوێنە ئەو کەسێک کە باسی ئینسانی ڕازگۆ و ڕێک و پێکەکات مەستورە بە پەشمینە ئەسراری لەلا پەشمە مەستورە بە پەشمینە ینی مرۆڤێک کە پاک و ڕەوان و دڵی سابیە و ناو سینەی هیچ چینەوە بغز و ناڕەحەتیەک و ناخۆشیەکی تیا نەبێ پێویست ناکە عیب و عاری خۆی داپۆشێت یەک شتێکی لۆکەیە لە شتێکیاوە بەخۆیەوە هیچ شتێکی عیبی نییە هیچ ڕاز و نیازێکی شاراوەی نییە کە ئەچێتە حزوری خوا هیچ شتێکی نییە بترسێت کە تۆ چی بۆ ئیمتیحان هەموو شتەکانە زانی لە چێ ترسیت دڵ
محاسبة كريه لبر أول القرآن في روز شهاتوا يوم لا ينفع المال إلا البنون إلا من أتى الله بقلب سليم هي كم شكبي ضل ذكريه ضل أو ضلي كي أمانت بو لايتو بباكو بيقردي بردوتة توا بو خاونكي يما خودين أو درستي كردين يما يداوا بيانا خدا لكردية زور جوانا خلشي شيء أو درستي كردين خدا كمان يما يداوا يما خودين خلشي شيء لم سيقول شيء ما الأخواروين لسروا تشاو ماليكا أوشت أندامي ضلياو بإيما تشبيهانه بكابرا سعري شيء ليقري بكريه يا خانوي شيء ليقري بكريه وتيلي جوري شيء ليقري بديت سيري دكاب جانا كلو بلكان بري شيء وهو رجرتوا وتتوا لبر أو الضل يشكل لو أندامنا ك هو بياني بيما ندريته مو بياني عقلت خوا روح معناتها مو بيانيك طلعك كبيت هو إيش توش أبي بزانيد لك هالسيد شعرك ينالي من اليوم كالله لحظر دا سفريبا لحظر دا سفريبا لوطن دا غربة كشي وعاجز قرقته عشقي حقيقي يعني تولو شني كان يشتجيت إنسان كأشوف والسفر جانتا كوكاتوا بلام لو شني كتو دامزراوي خوبة نشتجي زاني تو السفر بچون كالوانية ويك درستي كوري بوباتو همو دقيق لوانية راوي شتوا لبرو حاضر بابو السفر ابوي حاضر بيت ابي ضل باق بيه ابي قصه خوش بيه رفتار باش بيه بيري باش دبي عزيتي خلق النابي شتي خلق بچو كرد بيتو شي خلق نك بو يغوركي لحظر دا سفريبا يعني حاضر بو مقابله دائما وني والله حذر صالي كرجيم لو طنت غربه كشي يعني حتى الاجتماعي قلتها بزانته غريبي وخوب عاجز بزانا ما من هم مشتكم يا كل في كل مو كذا نهي اشتك ماني و اگر اما خوش ويستي راستقينه دقل خوي خو ماناكين ابي دائما حاضر بين وي حاضر بيت سياركي ضلمان كتسليمي كينو ابي باق بيت ابي بتبركو بيجي تسليمي كينو وهيش كسيك ناتواني بخيبه بباشي خوي لم دنيا ضلي باق نبي لبرو نالي هرليتو جنجينيني وسينا رنجينا بصدكينا اي لك اينا يا ربي بغارتشي اول شرح حكيت شو انا اول يعني او لنا سنة جنجينيه جاي كدله ضله او جنجينيه كالتون وجوهر خلق جنجينيتي اكا او جنجينينا ومروف لسنيا ضليتي بربو لشي لجاتي بربي لشتي باش ورفتاري باش وكرداري باش وقفتاري باش ونيا شاكا بر كردو ولا كينو بغص لبر أم آواني ضلاب همي بلا مستحقك ولا بريد أي لك أين أي بلا آواني ضلم يا ربي بغارتي يا أخوة طالان كريو هيك شيء تانا مني خۆشەویستان ئێمە کە لە مزگەوتی نەدەرەوە یا لە شوێنێکی گشتیە مەرج نییە مزگەوت یا ماڵان یا مەجلیسێکە کە تۆ پێڵاوەکەت بەدەستەوەیە یەکەم پێڵاو بەرزکردنەوە ئابۆ شێوەیە تۆزە دیمەنێکی جوانی نییە دوو هەم زۆر نزیک لە خۆت ڕایگری جوانە دوایی هەندێک جار کە تۆ پێڵاوەکە ئەگری بەدەستەوەی بەرەو ئەو شوێنێک کە پێڵاوەکانی لادانیت زۆر بە بەرزی مەیە بە عەرزا چکە جاری وا هەیە ئەو پێڵاوە کێشی بە عەرزا دەنگێکی زۆر ناسازی لێت زۆر ئیزعاجە بەڕاستی ئەو کەسانی کە گویان لێیە پێی ئیزعاجە بن پێی مانوە بن چونکە دەنگی بەرز هەمیشە قورسی دروستەکە لەسەر دڵی ئینسان ناڕەحەتی بۆ ئینسان دروستەکات لە ڕووی نەفسی و دەرونیەوە کێشە بۆ ئینسان دروستەکات نەک هەردەنگی بەرز کوژانەوەی کارەبا دنیایەک لەم مەشاکلانی کە ئێمە هەمانە بەڕاستی بەشێک لەو تو ڕەبوونە ڕۆژانی کە هەمانە عەلاقەی بەو شتانەوەی کە لە ڕۆژانەیە ئەنجامێدین لەبەرەوە کاتێک کە لە مزگەوت هینە دەرەوە لە کەوشکردنەکە پێڵاوەکان دانین با بە شێوەیەکی زۆر جوان و زۆر هێواش پێڵاوەکەمان لە عەرزەکە دابنین تاوەکو دەنگێکی ناساز و ئوسلوبێکی ناشرین و ئەدەبێکی خراپ بەکار نەهێنین لە مامەڵەکردن لە ناو مزگەوت و لە شوێنە گشتیەکان. طبعی ئینسان کە لە ژیانە بێت لە هەر ئیش و هەر مەکانەتێکی هەبێت و هەر کەسێ بێت چەند گەورەش بێ و لە هەر مەنسەبێکا بێ بەشێکە لە خەڵک بەشێک لە کۆمەڵگە و لەو خەڵکەی کە لە چواردەوتان
هەمووی کەس و دۆست و برادر و ئەحباب و ناسرا و هاو زمان و هاونەتەوە و هاو دین تێکەڵیەکەی ئینسانیش بەڕاستی کە خوا دروستی کردو بەس بۆ ئەوە دروستی نەکردو دانیشە بچێتە پێچێکی دنیا بۆ خۆی بگرێت و تەرکی دنیا بکات و لە خەڵک دابڕێت و دوورکەوێتەوە بچێتە کەژوکیە و دەشت و شاخ کە لەناو خەڵکی ژیایت دائما من هەمیشە وتم هەموو ئینسانێک لە هەر شوێنێک کاپێت تەنان بەرامبەر بەخوا و بەرامبەر بە خەڵکیش ئینسان وەکو ئەزانین دوو مەسئولیاتی لەسەرشانە دوو حەقی لەسەرشانە حەق الله هەیە و حەق الناس هەیە حەق الناسیش هەر کەسێ بە گوێرەی مەنسەبەکەی خۆی بە گوێرەی توانە و دەسەڵات و بە گوێرەی مەکانەتی خۆی لە کەسێکەوە بە کەسێکە فەرقەکە و لە هەموویانە ئەرک هەیە و ماف هەیە ئێمە ئەگەر باسی خۆمان بکەین الحەمدوللا فەزلی خوایە بە حوکمی ئەوەی کە ئیشەکە و بە حوکمی میهنەکە و تێکەڵاتی و اختلاتێکی زۆرمان لەگەڵ خەڵکە هەیە خەڵکیش لە هەموو چەشن و لە هەموو ڕەگەز و لە هەموو نەتەوە و لە هەموو دینێکیش سەردانانەکە قسەیەکیش هەیە لە عەرەبی ئەڵێ العقل السليم في الجسم السليم ئەوەی کە نەخۆشە خوانەخواسە مەقسەمان سەلیمی بەو مانانە کە کابرا خوانەخواست دوو لە ڕووی حازوی و بینەران کە ئێمە بڵێن ئەمە عقلی تەواو نییە خوانەخواستیا بێ ئەدەبێکی وا بکەین بەڵام سروشتی و بنیەی ئینسان وایە کە جسمی ناڕەحەت بوو کە نەخۆش بوو کە بێتاقەت بوو باری دەرونیشی تەواو نابێت بەو مانایی مستەقەر نییە ئەو جیلە و ئەو نەوع خەڵکەی کە ئێمە تەعاملی لەگەڵاکەین ئەمانەین چکە ئێمە لە نەخۆشخانە تەعاملەکەن جەنابە زانیت چ لە ئێرە بێ یان لە نەخۆشخانە فریاکەوتنەکان یان لە هەر شوێنابی ئەوەی ڕوئەکاتە لای ئێمە وەکو نەخۆشی وەکو ئەوەی کە باری جسمی تەواو نیە لەگەڵ باری جسمێکەیە باری دەرونیشی تێکاچێت لەگەڵی عیلاجیش هەموو شتێکە گرێتەوە عیلاج تەنها ئەوە نیە من نەخۆشە بێتە لام قسەیەکی بۆ بکەم بە یەک قسە نەجاتی بێ یان تەنها بە فەحسێ یان بە سۆنەرێ یان بە ئەشیعەیە یان بە پارچە حەبوو دەرزێک نەجاتی بێ ئێمە وەکو دکتۆر ئیشەکە بە حوکمی مەکانەت و بە حوکمی پیرۆزی ئیشەکە بەڕاستی ئەبێ وا بیرکەینەوە ئێمە فرە چەشنە سەری نەخۆشکەین یعنی لە هاتنە ژوورەوەی هەتاوەکو دانیشتن و هەتاوەکو قسەکردن دەربارەی نەخۆشەکە و هەتاوەکو مناقەشەکردن و گەشتن بە تەشخیص و هەتاوەکو ڕۆشنەوە و هەتاوەکو متابعەکردن بەمە هەمووی ئەوترێت چارەسەر چ من دکتۆری جەڕاحم چارەسەر هەر ئەوە نییە من نەخۆشیە باڵخەم و بەنجی بەمی و عەمەلیاتی بکەم و بڕوان نا پێش عملیاتەکە بەقەدەر ناو عملیاتەکە مهمە ناو عملیاتەکە و پێش عملیاتەکە بەقەدەر دوای عملیاتەکە و هەمویان بەیەکەوە سیلسیلەیەک تەکمیلەکەن جا نەخۆشکێتە ئێرە حسابی هەموو شتێ بۆ تۆ ئەکا بەڕاستی مەسەلەی دڵڕاگرتنی نەخۆش یاخود دڵدانەوەی نەخۆش و هاوکاریکردنی بۆی کەوا باری دەرونی و نەفسی مستەقەڕ بێ زۆر لە عیلاج و لە بەکارهێنانی دەرمان و چارەسەرە کیمیایی و چارەسەر تۆبیەکە مهمترە لەگەڵی ئێمە بمانەوێنە لەمای ئەم مجتەمەعی خۆمان مجتەمەعێکی کۆمەڵایەتیە مجتەمەعێکی دینیە مجتەمەعێکی تا حەدێکی زۆرش عەشایریە ئەو یەتە لای من لەوە چێ نیوەی نەناس بێت نیوەی ناسراو بێت ئەو یەتە لای من لەوە چێ تەنها یەکەم جاری نەبێت و ئەم یەکەم جاریشی بێت لەوە چی ئاخر جاری نەبێت جارێکە بێت ئەو بۆیە دائیمە شتێکی پێڵە فێست ئیمپرێشن یعنی تۆ یەکەم نەزەرە لە شخصێ وەرەگری لەگەڵی ڕاست ئەم نەخۆشە لەوە چێ بێتەوە بە لای تۆ بەڵام من هەمیشەوە حسابەکەم ئەو کەسە یەتە لای من یەکەم جارێتی و ئاخر جاریشێتی بۆ ئێکە ڕۆشتەوە ئەو نەزەرەیە کە لە منی وەرگی لەم دانیشتنەیە لەم بینینەیە لەم چارەسەرکردنی عیلاجەیە لە مێشک و لە زیهنیان مێنێتەوە بۆ مستەقبەل و لە هەمان کاتیشان من نمونەیەکم هەم بۆ خۆم وەکو و دکتۆر نمونەیەکم بە هاوپیشە و بۆ هاوبرەدەرەکانم و هەم نمونەیەکم بە عایلەکەم بۆیە بەڕاستی ئیشەکەی ئێمە بە حوکمی ئەوەی کە نەخۆشیێتە لامان عیلاج و چارەسەرکردن و دەستنیشاکردنی نەخۆشەکە چ لە ڕووی فیزیکی و لە ڕووی نەخۆشیەوە چە نەمهمە لە ڕووی دەرونی و سایکۆلۆژیەوە ئەو نەمهمە ئەمە بەدەل لە لایەنە دینەکەی ئێمە شەرنی هەموو دکتۆرێک لە لایەنە دینەکە و بیرکاتەوە یعنی ئێمە توانین بڵێن پێشتر لە یەکەم جار لایەنی ئینسانی خوێندنەوە دووەم جار لایەنی دینەکە جا چووەکو لایەنی ئینسانەکە بێ و چووەکو لایەنی دینەکە بەڕاستی هاوکاریکردنی نەخۆش لە ڕووی دەرونیەوە بە قسەیەکی باش بە پێکەنینێک بە سوعبەتێک بە ئەمەل پێدانی بەوەی کە عیلاجەکانی ئاسانە بە ڕوونکردنەوەی ئەوەی کە لە تۆ با خراپتریش و لە تۆ ناڕەحەتریش هەبووە و شیفاشی بۆ هاتووە لە لای خواوە و هەروەها باشتریش بووە و هەروەها بە ڕوونکردنەوەی ئەوەی هەر تۆ نیت ئەم نەخۆشە خەڵکی کە هەیەوە باشیش هەیەوە ئەمەلی پێبەی ئەمە بەقەدەر عیلاجەکە و بەقەدەر دەستنیشانکردنی تەشت نەخۆشەکە ئەهەمیەتی هەیە بۆ ئێمە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکیە ئەفەرمێ و ئاماژە بۆ کە فەرمێت هەر مسلمانێ ما من مسلم يغرس غرسا أو يزرع زرعا هەر مسلمانێک درەختێ بنێژێت زەراعەتێ بکە خۆ تۆ بۆ ڕزق و ڕۆزی خۆ جاری هەیە واکەی
بەڵام خێر لی دەسەکرێ بەڵام ئەگەر نیەتەکەت هەر ئەوە بێ بە تایبەتی خوایە من ئەم درەختە ئەم زەراعەتە بۆ ئاکەم قەی ناخۆم ئیسفادی لەکەم بەس با چۆلەکەیەک ئیسفادی لێ بکە وەکو چۆلەکانی ئێستا جومان لە دنیاە با باڵندەیە بەسەریەوە بنیشێتەوە با ئەو باڵندانە کە ئێستا بەسەر ئەم سنەوبەرانەوەن با تەسبیحاتی خوا بکەنتیایە چکۆ تەسبیحاتە با ئەو پەلی درەختانە خۆیان بۆ خۆیان تەسبیحاتی خۆی گەورە بکەن با خەڵکێک لە ژێریا بەحەسێتەوە ئیسراحەتێ بکات با بێتاقەتیەکی دەرچێت ما من مسلم يغرس غرسا أو يزرع زرعا فيأكل منه طير ئیتر لەبەری ئەو درەختە ئەو زەراعەتە باڵندێک لێخوا گیاندارێ لێخوا مرۆڤێ لێخوا مێرولەیەک ئیسراحەتەکە لە بنیا ئەو پەڵە گەنمەی کە چەند گەنمەگرێت ئێمە ئەگەمان لێنێ چەند مێرو لە ئیسفادی لێکە کە گەنمەکانە باتە ناو شارەکەی خۆی سوودی لێبینی بۆ بێچۆکانی ئەزانی خێری ئەوە مەگە خوای گەورە خۆی بیزانێ ڕەنگە خێرەکەی کەمتر نەبێت لەوەی کە خەڵکێک مناڵێک لێخوا ئەفەرمێ ئیلا هەموو شتێک لەمانە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ سەدەقە و چاکە بۆ کەسە ئانووسرێ سەدەقەکەش نازانی چەنێ ما من مسلمین کەواتە ئیشی موسڵمان ئەمەیە لا بکاتەوە بەلای ئەم کارە زۆر گرنگانە ئێمە دەستمان ناوەتە شتی زۆر قەبەی گەورە بۆ خۆ دەرخستن بۆ ئەنانیات بۆ خۆفەڕستکردن بۆ دەستکەوتنی مادە و دنیا ئەیشی بڕین بەسەر دین و ئەیشی بڕین بەسەر ئیمان و ئەیشی بڕین بەسەر خۆی گەورەیە کە خوایە ئێمە بەسەمە لەبەر تۆکەین خوایەوێ لەم شتە بچووکانەوە پەروەردەمان بکات چونکە ئینسان خاوەنی نەفسە خاوەنی ئەنانیەتە خاوەنی فرعونیەتێکە لەم نەفسەمانە هەیە هەموومان خاوەنی یەک فرعونی گەورەین کە لە نەفسمانە خۆی حەشارداوە چۆن سەرکوتی بکەین بەوە سەرکوتەکرێت تۆ ئیشک زۆر بچووکەکان کە لای ئێمە بچووکە بەس لای خوا گەورەیە ئەوانە ئەنجام بین اینجا فێرەبی ئەگە لە شتێکی ڕواڵەتی دنیاییشا دەستی چۆ ناو ئیشێک لەوەشا خوا بوو پارێزێ ئەنا ئێماگەر لەم شتە گەورانەوە دەست پێ بکەین و شتی بچووکمان نەبێت سەدەقەی وردمان نەبێت کە لای ئێمە وردە بناغەماندا نەڕشتووە ئەم بینامان لەسەر هیچ هەڵچنیوە سەقفەکەی لەسەر هیچ وەستاوە ڕۆژە لە ڕۆژانیەت ئەڕوخێت لەبەرەوە کردەوەکانمان پێویستی بم بناغە قوڵە هەیە ئازانم پێشینەکانی ئێمە ساڵحەکانی ئێمە بەوە بردیانەوە پیاو چاک و خواناسەکانی ئێمە پیرەکانی ئێمە لە لادێکان ئاچوون بەردەنوێژیان دروسە کرد ئەچوون لە جادەیەکە لە شوێنێکە بەردێک بکەوتایە هەڵیانەگرت لایەنەبرد ئەو جادە و ئەو شیوانە کێ پاکی کردوتەوە غەیری مرۆڤەکانی پێشووکە بە ئیمان گۆش کرابوون بە تەقوا گۆش کرابوون ڕەنگە لە ژیانی شافاتی حای بە تەواوی ڕەوان نەبوو بێ بەڵام ئیمانی ڕەوان بوو ئیمانداری ساخ بوو خواناسی ڕاست بوو لەبەرەوە ئازانم موسڵمان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەوەیە کە زەراعەتی کرد ئیشی کرد شتی کرد هەمووی زۆر بە جوانی بیکە وە سەدەقەی بۆ ئەنووسرێت چاکەی بۆ ئەنووسرێ گوناهیشی لەسرە سڕێتەوە تورکەکان دەسەواژەیەکیان هەیە کە تۆرکاڵێ الله ڕازی ئۆڵسن بەڵێ خوا لێ ڕازی بێ بەڵێ زۆر مهمە ئەوە بۆ مهمە بۆچی ئەو ڕازی بوون چییە؟ ئەزانی چی خوا ئەم یعنی کە مرۆڤ ئەم مرۆڤە نەفسی هەیە ئەم نەفسە 5 قۆناغی هەیە ستێپی هەیە ستێپی یەکەم پێ دەڵێ خراپە بکە ئەوە نەفسی ئەمارە ئەم نەفسی ئەمارەیە ستێجوانی مرۆڤە نەفسی مرۆڤە کێشە وەکە سەر کێشی وەکە لە مەرحەلەیەکە سیرەکەی بەیشتە ڕازینی لە باوکە ڕازینی لە دایکە ڕازینی لە دین ڕازینی لە ئیشتێ ڕازینی لە ئیدارە ڕازینیت ناڕازی بەرامبەر هەموو شتێک دوای ئەوەی کە هەڵەسی هەڵسو کەوتێک ڕەتفعلێکی خراپە دێ یەکێ قسەیەکە پەلاماریی هەڵەچیت دوایی کە دانیشی محاسبی خۆ مراجعی خۆ دەکەیتەوە سیرەکەیت نەفسەکە هەڵی پێکردویت دەستەکەی بە لۆمەی خۆت ئەما بێ بە نەفس لەوامە دوای ئەوە بێ بە نەفس المطمئنە تۆ خراپە ناکەی قالە شێت خۆ عەفیکاوی سەگ و سەگبابی ناکەم باشم ئەمڕۆ کە تۆ خراپەت نەکرد نەفس مطمئنە ئەوە قۆناغی سێیە لەو باشتر نەفس ڕاضیە تۆ ڕازیت لە خۆت کەوا هیچ کێشەیەکە نییە وەچی بۆ ئیمتیحان هیچ کێشەت نییە مەڕضیش ئەوەی کەوا تەرخوا لە ڕازیە و لە هەموو شتەکان ڕازیە لەبەرە قۆناغێکی زۆر گەورەیە لەوە و مرۆڤ
کاکە شێخ سێ مێشکمان سێ مەرحلە دروست بووە یا بە سێ مەرحلەیە یا سێ لیڤڵە سێ ئاستە مەرحلەیەکیان داواخوازیەکانە کە لە هەموو ئاژەڵ و زیندەوەرێکا هەیە ژنێنی زاوزیەکەیت و برسیتەوە هەوڵی بۆ نان و هەوڵی بۆ ئەوە هەوڵی خۆ پارێزی خۆ گەرمکەیتەوە دوای ئەوە لیڤڵێکی کێ مستەوایەکی کێ سۆز دەبریتی هەبینێ سێرەکەی مناڵەکە دەرچووە زاوسێکەشە دەرچووە یەکسەر لەجاتی بڵی دەستان خۆش بێ بەخێر بێنەوە تۆ چەند دەنا تۆ چەند دەنا من هەشتا ئافرم دراوسێکە هشتا بێ لە خۆ تۆ دڵت تەنگە بێ ئێ باش هەر دەرچوو دەرەجێکی زیاتر هێناوە ئەمە سۆزە والیەکان سۆزە مناڵەکەت کەوتووە ئەڵێ حەمە پاڵی پێوەنام تۆش حەمەیەک ئەگری لەسەر جادەیەکی بە شەڕشتێکی گەورە دروست دەکەی دوایی بۆت حەل نابێ تێشت نەگەیشتو ئەمە حەمەیە ئەوەیە کە پاڵی پێوەنەوە ئایا خەتای کوڕەکەی تو لەوانەیە بەردێکی یا بێ بەسەری ئەوە قۆناغی سێهەم بریتە لە توێکڕی مێشک ئەمە بیرکردنەوەیە وشیاریە وشیاری لەو لیڤڵایە بە قۆناغی بە تەمەن بە تەجروبە فێر ئەبیت کەوا بڕیار بە قۆناغی مێشکت بی هەچی وەختێک خوانە خواسە ئاژاوەیە شەڕێ دروست بوو ئەگەر سۆزت بەکارێنە ئەو مستەوای سۆزت یا بەکارێنە کێشە گەورە ئەکەیت خۆ ئەگەر بە غەریزەی شکت هەر بۆت هەل نابێت دوایی لەبەرەوەی بۆی کێشەکان سوکیت قەت بە غەریزە و عاتیفە و ئینفعال و هەڵچووندا قەراری یەکشت مەیە مناقەشەی یەکشت مەکە هادی بەرەوە لەسەر خۆ بەرەوە تا ئیعاز مێشکی ئیعاز وەرناگری قفڵە بێ بلۆچیەکەیت ئەمە نا هەڵچوونت یا بووە کە بە مێشکی بیرکردنەوەی مێشکی قسە کرد ئەتوانی کێشەکان هەلکەیت و زۆر بە سوانی سیرەکەی لەوە زۆر سوکتر بۆ مۆزوعەکە کە تۆ قرسی کردووە. سەعەدڵە ئەو نمونە زۆر زۆر جوانە جنابەت هێناتەوە کە ئێمە زۆر جار ڕەحم بە خەڵک ناکەین ئەو نمونەی ئافرەتە کە پێڵسم باسی کات یعنی وای بێنەرە بەرچاوت کە نمونەی خوا نەخواسە ئافرەتێ پیاوێکی زۆر خراپەکاری ئەم دنیاە کە خەڵک دنیای قسەی لەسەرەکە جار وایە تەوبە ئەکات جار وای خێرێکەکە چاکەیەکەکە خەڵک لە باتی تەرجیعی ئەم ئیشە باشەی بکات ئەڵێم بەخوا کاکە ئەمە فێڵێکە ئەمە بزانە خۆ دەرخستنیەکە ئەمە ڕیایەکە ئێمە چۆن بڕوانینە ئەو خێرانی کە خەڵک یا خەڵک ڕۆکاتە دین بە هەر شێوەیە ڕۆکاتە چاکەکردن واز لە خراپەیە نێ واز لە کوشتنیە نێ واز لە زینا و داوێن پیسیێنێت چۆن ئێمە تەشجیعیەوە بکەین لە هیچ شوێنێکی دینا نهاتۆ بڵێ تۆیتە بۆ دنیا بگەڕێیتەوە خوای گەورە دەرگایەکی فراوانی داناوە ئەگەڕێیتەوە معاملە لەگەڵ خوایەکەی لێشی خۆشە بێ ئەتە سەر کە دەوە چاکەکانش ئەشخاتە بەهەشتەوە کەواتە هەر کەسێک ڕووی کردەوە دینی خوا دین مڵکی هەموو کەسێکە مڵکی من نییە قۆرخی کەم و نێڵم کەسێتە ناوێەوە یا منە ئەم عالم یا ئەم شێخ یا ئەم جەماعەتە یا ئەو هیچ کەسێ دین دینی خوایە ناردوێتی بۆ بەشەریەت پێغەمبەر هاتووە سەڵسەلەم بۆ هەموو بەشەریەت هاتووە ئەوتە لەو پەڕی ئەوروپا کابرایەکە لەسەر بانگەوە بەسەر هێنە بێت و مسلمانە بێ کەس ناتوانێت بۆی مسلمانەکە وەکەی گەڕایەوە هاتووە لەو دایرەی ئیسلامەوە ئەو ڕەحم و بەرەکاتی خوای گەورە کە تۆ بە هیوایت ئەویش بەی ئەشێتە ناوێ ئەویش یێتە ناو بەرنامەکە و خوای گەورە لە هەموو کەسێک قبوڵەکە ئینشاءڵڵا و هیچ کاتێکیش دین لەسەر کەس دانەخراوە دینیش مڵک نییە لەسەر کەس جاری وایە کابرا ئەو پەڕیژانی بە دینداری بدۆسەرەوە ئاخری عمر بە لە ئاخریا فأحبط أعمالهم کە زۆرێنی خۆی هەڵەوە شوێنێتەوە هەیشە بەعکسەوە ئەو پەڕی بە فەساد بردوێ ئەمە ناکاتە ئەوەی بڵێن خەڵک بە فەساد دوایی تۆ بێ بکە نازانێت کەی تۆ باکەی بەڵام کابرا بە دڵ گەڕایەوە سێرەکەی خۆی خستە ناو بەهەشتەوە خۆی خستە بەر ڕەحمی خوا کە چوویتە ناو ڕەحمی خوا و خوای ڕەحمە هەر ڕەحمی پێکە ئینشاءڵڵا کەواتە دین بەرنامەیەکی فراوانی گەورەی خوای گەورەیە ناردوێتی مڵکی هیچ عەبدێ نییە مڵکی هیچ کەسێک نییە ملکی پێغەمبەریش نییە سەڵسەلەم پێغەمبەر سەڵسەلەم مامۆستا و پێشەوامانە بۆمان تەطبیقەکە تێمان ئەگەیەنێ پێمانڕێتەوە ئاەتە یعنی چی ئەم هەڵس و کەوتانی چی کامە حرامە کەواتە ئەوتە لە زمانی پێغەمبەر سەڵسەلەم ئەبوو جەهل گاڵتەی بەهێنە بەڵام کوڕەکەیەت ئەبێ بە مسڵمان یەکێکە لە سەحابی پێغەمبەر سەڵسەلەم کەواتە دین ملکی کەس نییە هەموو کەسێک بۆی هەیە ئینشاءڵڵا و هەر کەسێکیش هاتەوە ناو دین وەکو مسڵمانێک حەقمان نییە بەسێ پێشەوە چی کردووە یا ئێستش تاوانێکەکە ئەم تاوانێت لە دین نەیبردوێتە دەرەوە
ئەم تاوانە وای لە ناکە ئێمە زەربی پیا بێنین و ئێمە دا ئێمە زاهری ئینسانەکە بینین نازم لە ناخی دڵی منات چی هەیە نازم لە ناخی دڵی تۆیا چی هەیە ناخی دڵی ئەوە چی هەیە زاهیر ئەبین کابرا نوێژەکە ڕۆژۆکار و لەخوایە الحەمدوللا ئومێدمانوای ئینشاءالله مسلمانێکی کامڵ بێ کاتوریان ئێمە جاری وا هەیە بە شتێکی زۆر ئاسایی زۆر بچووک یعنی لە نەزەری منە زۆر بچووکە کەچی زۆر قورسە لەسەر دەوروبەرەکەم بۆ ئینسان مادەم کائینێکی کۆمەڵایەتیە زۆر جار ئەبێ ئاگای لە دەوروبەریش بێ ئاگای لە خەڵک بێت ینی کەسێکە چێتە شوێنێکی گشتیە نێرگەلەیەکە خوا چکەرەیەکی ئەلەکترۆنیە خوات ینی نابێ حسێب بۆ ئەم خەڵکە بکا کە تۆ لە دەوریایەتی ئایا سیارەیەکە قیتارێکە ئایا مەطعەمێکە شوێنێکە جەنابن نمونە لەسەرەوە لایەکە چۆن ئینسان جاری وایە عازێتە خوا بە شتێکەوە کە دوایی ئەو کەسە ئاگای لێ نییە کە تۆ تووشی چی بووی لەسەر شتێکی زۆر بەسیط کە لای ئەو ئاسانە یا شێخ ئەم بابەتە زۆر گرنگە زۆر هەستیاریش ئەڵبەتە ئێستا بەشێک بۆ لە کەسابەتی خەڵک و خەڵکیش سەربەستە جگەرای کێشێ نێرگەلای کێشێ شتیکەکە بەڵام ئەوەنە بزانێت لە شوێنێکی کراوا بێت دەور و پشتەکەی عەزێت نییە ئەوەی نەخۆشی هەناسەی هەیە ڕەبووی هەیە شتێکی لێ ڕوخسەتی لێ وەرگێت بەڵێ ئەم نێرگەلەی من لە میتیجاهات دامناوە کار ناکاتە سەر تۆ کاریشی تێ بکە مادەم هەستێ و ڕاگرت بەرگریزەشی زیاد بێت بەس بۆ ئەوە یعنی جاری وایە وشەیەکی خۆش کە لە دەمە دەرەچێت حەزەکان نێرگەلەی بکێشە کوڕێکی گەنجە و ئاسانیش نییە بڵێ مەکێشە چونکە ئەوەش هەر بابەتێکی گەورەیە چۆن یەکی ڕاهاتووە لەسەر خۆی بە شتێکە گرتووە بڵێ مەکێشە گەرەمەخۆ چونکە ئێمە لە ڕۆژانەوە 50 ساڵ لەگەڵ نەخۆشین 40 ساڵە جگەرەخوا عملیاتی وەکەم جگەرەمەخۆ ئاسان نییە خۆشتە ئەوش خۆی گرتووە بەم نێرگەلەیەوە بەم دانیشتنەوە بەم گروپەوە کە لەگەڵیایەتی با لە شوێنێکی کراوە بخوا لە مەطعەمەکە بچێتە سوچێکەوە کراوەیە هینە خەڵک بڕێت چونکە ڕیپۆرتەیە کە زەلام مردووە بە نێرگەلە لە ئەڵمانیا بڵێ لە ئەڵمانیا ئافرەتێک مرد بردیانوان زانی نەخۆشی دڵشتیە دوایی کە فەحسیان کرد ڕێژی یەکەم ئۆکسیدی کاربۆن لە خێنیا زۆر بەرز بوو تەسەمۆمی کردبوو وەکو چۆن جاران لە ژووری شوێنێکی داخراو هەواکەی دەرنەچێ یا دەرنەچێ بە پێی ئەوە یعنی هەر شوێنێ داخراو بێ غازات و دوو کەڵ تیا کۆبێتەوە مەترسیە بۆ خەڵکانێک کە تۆزێ بە تەمەن بوون کە نەخۆشی هەناسەیانە بێ هەر کەسێک کە دوای 30 ساڵی لە سایەکی ئەندامەکانی نەژی نەماوە لە بەرەوە کە تۆ بەرامبەر کابرایەکی 70 ساڵ جگەرە خۆی حسابی بکە سەی چلی فت نیەتی سەی چلی دڵ و سی و گورچیلی نییە تۆ 20 ساڵی باشی ئەو باش نییە تۆزێ دوورکەوەرەوە ئیتیجای نێرگەلەکەت ئیتیجای ئەوە مڕاعات داوای لێ بکە بڵێ یا ئەو کورسێکی شوێنێک لێ بکات ئەمانە گرنگە هەنێ جار بە ئەزە شتێکەیە تۆ هەستی پێ ناکەیت بەس بۆ مەقابل زۆر گەورەیە من مەسەلەن وێنەیەک لەسەر شتی زۆر بچووکە زۆر گەورەیە یەکێ لە مامۆستا دینی هەرە گەورەکان کابرایەکی زۆر بە تەمەنی لە شولاری زۆر پیر و پەکەوتە و دنیا وای لێ کردووە هەر لە شکلی لە سوڵکەر و کێتە سەڵا دەچێت بچێتە حجرەکەیەوە هەڵەسێ لەبەری دەستی ماجەکاوی ژەڵێن ئەمە چییە ئەڵێەوە مامۆستای منە لە قوربانەوەی نەخوێنەوارە ئەڵێ وەختی خۆی من بە دوو ڕێگا هەبوو گەیشت مەفرەقێک وتم لە کامیان بڕۆم خێری تایە وتی لێرەوە بڕۆ بووم بم پیاوە یعنی ئەو ڕێی شتێکی بچووک مجرڕمتی ئارێرەوە بڕۆ چوون بۆ شارێک شاری عیلم بووە شاری زانست بووە شاری خواپەرستی بووە بووم بم پیاوە بەو لابی بردمایە لەوانەیە بچوومایە تووشی بەزمێکی تر بوومایە لەبەرەوە من ئەمە ڕێپیشاندەری منە وشەیەکی کەم وشەیەکی زۆر بچووک لەوانەیە ژیانی زەلامێ بگۆڕیت ینی کەلیمە طیبە سەدەقەتون کاڵە سەدەقەتون بەڵێ زۆر گەورەیە کاڵە کەلی وشەیەکی هین باشی لە کوردواریشن هەڵێ گفتاری باش کردداری باش گفتاری باش ینی وشەی باش زۆر مهمە بەس بەداخەوە جاری وایە بەرامبەرەکەت کە تۆ وشە باشەکەی بۆڵیت یا ئەڵێ ئەمە نیازێکی پێمە یا ئەڵێ ئەمە خۆی دەرەخە یا ئەڵێ ئەمە تەدەخولەکە یا ئەڵێ ئیتر یا ئیستەغلالە دەکا بۆ جاری تر و ئەوە یعنی چونکە خۆ دەزانی ئیمامی عەلی ئەڵێ ناتوانم خەڵک هەموو لە خۆم ڕازیکەم ئەرڵا الناس غایەتون لا تودرک بەڵام هەتا چەند بتوانی دڵی خەڵک ڕاگری بەڕاستیشێکی گەورە هەر شوێنێک و لە هەر کاتێکا بێ ئەم نمونانە یەتە بەرچاوی و ڕوبەڕووی ئەبێتەوە و ئەگەر خۆشی ڕوبەڕووی نەبێتەوە برادەرەکەی و مامەساکەی و چاودەرەکەی ڕوبەڕووی بێتەوە ئێمەش بە حکمی ئیشەکەمان تەبیعی ئەم شتانە ڕوبەڕوومان بووەتەوە ڕوبەڕووشمان ئەبێتەوە لە مستەقبەلا
قسەیەکێ لە ناو خەڵکە لەوە چیە خەڵک دکتۆر بە نوعێکی تگە بە واجهەیە کە بینەوە ئازانی هەرکەس بوو بە دکتۆری تر بێزەمیرە ئەوە ئازانی بێویژدانەوە ئازانیە ئیتر ملیاردێرە پارە خۆرە بڕۆم پێ بکە ئەگەر مەسەلە من هەمیشە وتومە ئەگەر دکتۆر منی باسی خۆم کەم ئەگەر بۆ پارە بۆ مایە ئیشی ئاسانتر و لەم دکتۆریەم هەبوو ئەچوون خەریکی بزنسیەکە بووم ئیشێکی فریە بووم لەوە چە زۆر لەمەم دەستکەوتایە بەڵام ئەگەر بی لە ڕۆ معنەویەکەی بکەیتەوە بی لەو ڕۆحانیەکەی بکەیتەوە هەمیشە وتومە یەک دوعای خێری نەخۆشێک یەک پێکەنین و بزەی نەخۆشی یەک هیوا و ئەمەلی نەخۆشێک لە هەرچی سەرەت و سامانی دنیا هەیە بۆ خوا بۆ من مهمترە یعنی من بە حکمی دیراسەکەم چکە دیراسە و بردم لە بەغا بووە دەوامی هەولێرم کردووە دەوامی مەسڵم کردووە دەوامی بەغام کردووە ڕۆشتمەتە گەرمیان ڕۆشتمەتە هەڵابجێک شوێن زۆر گەڕاوم لەناو ئەم هەموو شتەیە هەمیشە وتومە کە خوا پاراستومی یەکەم دوعای خێری دایکم دووهەم دوعای خێری ئەو نەخۆشەی کە ڕۆژە لە ڕۆژان محتاجی کەوتوەتە من و بە قسەیەک بێ بە وشەیەک بێ بنووکە قەڵەمێ بێ بە نووسینی پارچەی یەک پارچەی حەبدەنکێ هەبێ ئەمە لەوە چی خوای گەورە کردوێت بە وەسیلەی ئەوەی خوا منی لە چەندها ناڕەحەتی و چەندها مقەدەر پاراستەوە بە ئیش و پارێزیەوە مستەقبەلەن جا مەسەلەی تەمەن بەڕاستی تەمەنی ئینسان بە بڕبەزین بە زۆری و کەمینیە یعنی بە کوانتیتی نیە بڵێ وڵا شخصێ هەتا 100 ساڵ زۆر بژی لەوە چە خێر زیاتر بکە تەمەن وەکو چۆن ماڵ بەرەکەدە تەمەنیش بەرەکەتە خەڵکی 50 ساڵەژی ئەوە ئیسفادە بۆ خۆی و بۆ مشەمەعەیە بە قەتەر 200 ساڵی ئینسانێکی ئاسایی ئیسفادەکە خەڵکیشێ 100 ساڵەژی نەک مشەمەعەکەی ئەسڵن عایلەکەی خۆی زەلزەلێ و وەگیرات بەدەستیەوە کە شەوان ئەخەویت بیرەکەیتەوە ئەمڕۆ عەمەلیاتێکم کردووە الحەمدوللا نەجاحەتی هێناوە یان نەخۆشێکەیەتەوە بەلات هەستەکەی بە سوپاسگوزاریەک بە یەک نامە بە دەستخۆشیەک بە چەپکێ گوڵە بە پارچەی شیرینی بە یەک پێکەنین کەڵێ مەمنونتم بڕاکە هەموو دنیا بۆ هێنێ طبیعی وەکووتمان ڕوبەڕی ئەمانە بێت بەڵام ئەوەی کە بەلامەوە زۆر متەئەسیر بێت تقریبا 2 ساڵ پێش ئێستا بوو مانگی نۆی 2021 بوو ئەو کاتە تەڵەبەی موقیم مەقدەم بووم خەفەری تەواری شار بووم تقریبا ئاولای سەعاتی 1:30 شەو لای بوو تەلەفۆنێکم بەهاتوتیان نەخۆشێکی حالە کراوە لە یەکێک لە قەزاکانی دەرەوەی سلێمانی نەخۆشەکە شۆکی عین نەخۆشەکە زەخت بێهۆشە و هۆشی نییە و لەوایە نەزە زەختی دابەزیوە لیانی دڵی سەریع بوو هەموو شتێک المهم من بحکومە لە دار مامەوە تقریبا هەمووی دەقی پێ نەچوو ڕۆژمان نەخۆشخانەی شار و نەخۆشم بینین کە نەخۆشە بینی فعلا نەخۆشەکە شۆک بوو دڵنی سپی بووە زۆر بە هێواشی ئەگەر باستە بە لەیانی دڵی بکردایە کە و جیهازەی بەکارمانهێنا بۆ قۆڵی خزەختەکەی نەخوێندەوە ئیتر هەر مەجای ئەومان بوو بە پەلەپەل کانولامان لە ملێوە دانا تەنانەت کانولاکانی دەسوقاچی ئەوەنە داخراب بوون دەمارەکانی بۆمانە ئەدۆزرای ئەو دوو کانولامان لە ملێوە بۆ دانا و خێرا بردمانە عەمەلیات کە بردمانە عەمەلیات من پێشەوە باوکی هات موافقەمان لێوە گوتمان مامەگیان ئەمە حادیسەکە چۆن بووە وتی دکتۆر سەعات تقریبا 9 شەو بوو ئەو کاتە وتی لەگەڵ کوڕەکەمە بە یەکەوە موبەریدەی هاویننا بە پێچێتەوە هەڵەگیریە وتی بیستمانە موبەریدەکە بینەوە سەربان تە تەواو وەرزی گەرمانە ما موبەریدەکە بکرێتەوە بە یەکەوە لەگەڵ کوڕەکەیە بە قادرمەیان سەرکەوت و موبەریدیان هەڵکەوتبووە کوڕەکەی ئەوەی کە نەخۆشەکە بۆ ئەو شەوە پێی خلیسکا بوو لە قادرمە کەوتووە خوارەوە کە کەوتووە خوارە موبەریدەکەش بەسەریا کەوتووە خواری ئەوی بەسەر سکیا ئیتر لە مناقەشا بووین کە نەخۆشمان بە پەلەپەل هێنایە سەرەوە حەقیقەتەن نەخۆشەکە گەشت بە ئەڕێست یعنی دڵی وەسا بە پەلەپەل دیسان کارەبامان لیا و دڵیمان هێنایەوە لەگەڵی و بە بەردەوامی لە یەکێ لە کانولاکانەوە مغەزی ئەڕۆژ و لە یەکێ لە کانولاکانەوە خوێنە ڕۆژ هەرچۆنی بێ بە سەریعی بەنجمان پێیا و فەتح بەتنم بۆ کرد و سکیم کردەوە سکیم کردەوە هەناوسکی هەمووی پڕ بوو لە خوێن هەتا وەکو جیهازی سەکشنەکە یعنی هەڵوژینی خوێنەکەی سکیمان پاک کرد و ئەخیرن دەرکەوت کە کوڕێکی تقریبا ئەو نزیکی 19 ساڵ 18 ساڵ ئالەو ناوە بوو تازە مووی لێ هاتبوو لەگەڵی تراشی کردبوو دەرکەوت کە سپڵی بوو بە دوو کردەوە سپڵیمان بۆ لا برد و سەرچاوی نەزیفەکەیمان کۆنتترۆل کرد بردەوردە لەگەڵ جەماعەتی بەنجا خەریک بووین تاوەکو خوێن و ئاو مەغەزی وەرکرد و کە مێشتەکان بەرەو عێراز بوون دۆشتەوە تر الحەمدوللا سپاس بەخوا عەمەلیاتەکە باش بوو هەموو شتێ باش بوو برادرانمان لەگەڵ بوو لەگەڵی تر لەو دەقا بوو کە نەخۆش دوایەوە جەناب و معلومەزانی پێڵن ڕکەڤەری ینی بەنجەکە تەواو بێت وردەوردە لەو دەقەیە کە هاتمە دەرەوە قسە لەگەڵ کەسوکارەکەی بکەم نەخۆشەکە بەدەم بەنج بەریاوتی باوکە بەدەنگی بەستی باوکە بڕۆم پێ بکەی ئێستش ئەها چاوم پڕەوێ لە ئەو مۆشەدەیەتەوە پێچاوم باوکی خۆی دانەوەندە پێڵاوەکان ماچکە نەمێشت تمامەگیان نەمەیشی خۆمان کرد و ئازایی ناکەین و ئەوانە وتم
عرازەکەم تشتێکە ئاوا بۆ سپڵی ئەلحەمدولە لامان بردووە هەموو شتێ باشە ئینشەڵا باشتریشە بێت و ئەی بینە قاوش و متابعین بۆکەین. ئیتر زۆر سپاسگوزاری دوای خوا سپاسگوزاری طبعاً ئێمەش فەزڵی خوایان دایان شتە بکەین سپاسگوزار بووتم بۆنە زعنی بەجددی هەموو دایک و باوکێ مناڵی خۆشێ بەڵام ئەوەی لەو پیاوەم بینی زۆر شتێکی نادر بوو وتی دکتۆر لە ساڵی 90 ژنم هێناوە تەنها ئەو مناڵەم هەیە بڕوام پێیەکەی چاوم ڕوولاو دێ بەخوا هەموو سەرۆت و سامان ئەم دنیاکی من بۆیە ئەو شەو بەقەدرەوە پێم خۆشنەوە ئەو پیاوە کە گریا لە خۆشیا گریا ئەمە نمونەیەکە لە هەموو چەندەها نمونەی کە بەڵام ئیتر ژیانیش بەموو بەردەوامی هەیە ئینسان لە مجتەمەعان بژین من خۆم بە تەنیا هیچ نیم هەرێکە لە ئێمە خۆمان وەکو تەکمیلە واین یعنی وەکو پڕکردنەوەی چۆن زنجیرە لە چەند دانێ پێک هاتووە ئەم ژیانە زنجیر و سیلسیلەیە ڕۆژێ لە ڕۆژان یەکێک لە من گەورەتر بووە کۆمەڵەشتی بە منەوەتوە من هاتوومەت ئەم مەرحەلە ئێستا لە من گەورەتر لە من مناڵتر هەیە ڕۆژێکیش عمر باقی بە ئێمە پیرە بین و ئەم مەشخەڵە وردە من لە یەکێک مەرگتووە ئەی تەسلیمێکی کێ ئەەکەم جا هەمیشە بتومە خۆزگەم بەو کەسەی کە خوای لە ڕازیە چکە بەڕاستی یەک شت هەیە لە حیاتە ئینسان ناتوانێت هەموو کەسی لە ڕازی بێت چکە بەم هەموو نەوعێتی خەڵکە و بەم هەموو زمان و بەم هەموو کللتور و بیرکردنەوە تەبعاتەوە حقیقەتەن تۆ ناتوانێت هەموو کەسێک لە خۆڕاز بەڵام ئەوەی کە مەسئولی بەرامبەری خوا و زەمیر و وجدان و ئەخلاق و ئەو تربیەتەیە کە لەسەری گەورەکراویت دادەش لێرێمە پێمان خۆش بوو لە دوکانەکەی جنابتانە پێتان بڵین هەندێک خێر هەیە زۆر بچووکێتە بەرچاومان کەچی لای خوا زۆر کەورەیە تۆ لەم دوکانەیە کەسیت دڵنەوەیەکیەکەیت قسێکی خۆشی بۆ ڕەنگە خەفەتی کێبێ ڕەنگە بێتاقەتی کێبێ یان خاتری کێگری لە شت کڕینەکەیە کە ئەزانی پارەی پێنیە ئەم شتانت بینیوە خێری بچووک لای تۆ چیەگەێنێت سەرتا بەخێر بە مامەساگیان خۆشحاڵ بووم واللهی جاری وێ یعنی دەری جەنابتە فەرمی جاری وێ قسەیەکی خۆشە نەک بڵێ من مەڕێک بکەم بەخێر ئەمە خێرێکە یان دەستی کەسێک بگری قسەیەکی یعنی قسەیەکی خۆش خێرێکە یان نەخۆشێکە دڵنەوەیە سەردانی نەخۆشێکە لای خوای گەورە خێرێ بۆ تۆ بە بچووک ێزانیت بەڵام لای خوای گەورە خێرێکی گەورەت بۆ ئەنووسرێ یان بۆ نمونە من ئەم دوکانە جلوبەرگە لۆچێ کەسێک بێ دەسەڵاتی وای نەبێ ئەگەر من لە يعني وجداني خۆم لە خێرەکە زیاتر کەمتر خۆر بۆ خۆم هەڵگرم و زیاتر خاتری ئەو بگرم لۆچە لای خوای گەورە خێرێکی گەورە بێت نمونە لایەدادا شلێرکە کەسێک هاتوو هەستە کردو فەقیرە تۆ دڵنەوە حەق قسەیەکی خۆشە بۆ کردو یا دڵنەوەیەکە کردو یا خەفەتێکی هەبووە یان لەم شتانەیە خاترێکە گرتووە زۆری پێخۆش زۆر باڵە مامەساگیان ڕۆژانە زۆر ئەوەیە تا ڕێگەم نەک فەقیر یعنی ئەگەر خوای گەورە بە قسمەتی کردبێ ئەوە هیچ وەکو پارۆشت پارەم لێ نەسانەوە ئەگەر بۆ نمونە نەخۆش ئەها شێر پەنجێتی یەت بۆ ئێرە ئەها دەردە دڵی خۆی ئەکا زۆر قسەی باشمان بۆ کردووە ینی کە ڕۆشتە دوعای بۆ جەنابەت کردو تۆ توێی ینی دڵم خۆش بکە ئێوە قسانەتان بۆ کردم ئەوانە زۆریە تا ڕێگەمان بەڵێ بۆ خۆت جاروە بە خەفەتێکە هەبوو بێتاقەتێکەوە کەسێک دڵنەوەیی کردویت دڵنەوەی دڵدانەوە چەند کاریگەری لەسەرەوە هەر زۆر مامەسا زۆر لەوە ینی لە دوایە دوعای خۆ نەک ئەوە کە دڵنەوەیشی کردم دوعای خێرم بۆ کەسەکە کردو وتمە خوا باشت بۆ بکاکە ینی کە تۆ ئەو چۆنەڵێ ئەم هەموو قسە باشی بۆ نەکردوم دڵنەوەی یەکسەر من ئەو خەفەتە بێ چی بێ لە لام نەماوە ینی یەکسەر ورم بەرز بۆتەوە بۆ قسانەیەوە کەواتە ینی چەندێک قسەی خێر گرنگە ئەوەنش قسەی خراپ گرنگە کە نەیکەین چکە کاریگەری زۆر خراپی بەتەکیید ئاڕۆڵا چەند قسەی خێر ونەش خراپەکە تەسیری تێکە پێوا بێ کە باش نازانی جاری مەسەلەی کردی خراپ مەکە نە دڵی خەڵکیش عەزێتێت و کەسیش ئازار نایێت لەوە ڕۆشنایی ڕێگا ون مەکەن خۆی گەورە دەفەرمێت ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله ذلك هو الفضل الكبير كهيلم بركتي سر كوتن بشكرا بيت هموما هل بجرابين بوسلوكتي سر كوتن ئێمەین یا ئەو ڕێگەونەکەین یا خود ئەیدۆزینەوە و ئەدۆزرەینەوە ڕێگەی چاکە بە چەکی لە خۆبوردەیی و لانەکردنەوە دەست پێکات بەبێ پڕکردنی توێشووی چاکەکاری ڕێگای توولانی مەعاد مەگر نەبەر